ئەگەر ئێمە هەر لە کۆنەوە سێریکەین کۆنتین گوند کە هەبووە گوندی چەرمۆ بووە هەر لەو کاتەوانێ ئافرەت ڕۆڵێکی گرنگی هەبوو بگرێ ئەو کاتێک کە چی پێڵەن گوندی چەرمۆ لە سەردەمی گوندی چەرمۆیە ئافرەتان لە پیاوان زیاتر دەزڕۆیی بوون هەموو ئەرکەکان و هەموو ئیش و کاری ماڵیان هەمووی ئافرەت بەڕێوەی بردووە ئیتر بەرە ئافرەت چۆتە بواری خوێندنەوە چۆتە بواری مەسەلەن خوێندوێتی پێگەیەکی بۆ خۆی دروست کردووە لە پاڵ ئەوەی کە هەم دایکە هەم پەروەردەکارە هەم لە فەرمانگەکانە لە شوێنەکانە ئیشی کردووە ئەگە ئەنجا ئێمە بە مێژوو شا بگەڕێن چینەوە بۆ مێژووی کورد ئەبینین ئافرەتەکانمان ژنەکانمان شان بەشانی برا جەنگاوەرەکانمان لە شەڕە جەنگاون چ وەکو چی پێڵەن یارمەتی دەرێکە خواردنیان بۆ دروست کردوون خزمەتیان کردوون زۆر جارە ئازایانە بیۆرانە چوونەتە ناو سەنگەرەکاری پێشمەرگەوە بەرە دوای پرۆسی ئازادی و ڕزگارکردنی کوردستان و ئەمانە ئافرەت ئیتر تمۆحی بەوە نەوەستا حەزی کرد زیاتر گەورە بێپەرە بەخۆی بە چونکە ئەو ژوەکو پیا و شان بەشانی پیا و هیچ فەرقێکی نییە و بگرێ لە زۆر شتی شالەوانەیە ئەرکی ئافرەتەکانمان زیاتر بێ وەک لە ئەرکی سەرپیاوەکانمان چکە ئافرەت منە ماڵ بەڕێوە بە ئافرەت ئیشی دەوامەکە ئافرەت پەروەردەکارە کەواتە لە باڵ ئەمەیە هەستا بوارەکەی خۆی گەورە کرد چۆ با ئاینی سیاسیوانەیە ئیشی کرد لە سیاسەتە ئافرەتمان هەیە ئەندام پەرلەمانە ئافرەتمان هەیە لە بواری شعر و نووسینان نووسەرێکی باشە شاعیرەیەکی باشە ئافرەتمان هەیە چێژلێنەرێکی باشە دەستیا و دەستیاوێکی جوانی هەیە بۆ چێژلێنانمە ئافرەتمان هەیە کەواتە ئافرەت لە هەموو پێکەکانە توانی وێتی لە هەموو پێگەیە و لە هەموو بوارەکانە جێگەی خۆی بکاتەوانەیە بەبەراورد لەگەڵ جاران ئافرەت ئەو ئازادیەی نەبوو وەکو ئێستا لەبەرەوەی لە عائیلەیەکا پەروەردە ئەبوو هەموو شتێ دەستبردن بۆ هەموو شتێ بۆ ئافرەت بڤە بوو تەنانەت لە شێوازی جلوبەرگ لەبەرکردنەکە تەنانەت زەواجکردنەکەی بە ئازادی خۆی نەبوو بڵێ من ئەمێ ئەو کەسە بە دڵما هاوسەری خۆم هەڵەبژێرم بەڵام ڕۆژ بە ڕۆژ و لەگەڵ پێشگەریە دنیا بەرەو پێشەوە چوون ئافرەت ئیتر کرانەوەیەکی کردوانێ ئەم ئازادی کە ئێستا منەوە ئازادی کە ئێستا نایڵم حرمەتم هەیە بۆ زۆر کەس ئازادیەکەی بۆ شتی تر داناوە ئازادەکەی لە پێناوی دەستکەوتنی مادەیە کردووە من ئەو ئازادی ناڵێم ئەو ئازادی کە ئافرەتەکان من بۆ خۆم وەکو مامۆستایە ئەچمە دەرسەڵێمەوە بەشان بەشاری مامۆستا پیاوەکان دەرسەڵێمەوە ئافرەت هێشان بەشانی برا پەرلەمانەکانی قسەی هەیە لە پەرلەمانی عێراقا لە پەرلەمانی کوردیە لە پێگاکانە من ئەو ئازادیاڵم نەک ئەم ئازادیەی کە ئێستا لەگەڵ ڕێز و حرمەتما زۆر شت بە ناوی ئازادی ئەفرەتەوە ئاکرێ من هیچ لەگەڵ ئەو ئازادیانیم کە وەکو ئافرەتیان وەکو کاڵایەک کردو وەکو کاڵایەک بەکارهێنن وەکو ڕیکلامێک بەکارهێنن من ئەو ئازادیە ناڵێم من ئەو ئازادی کە ئەڵێم توانی بێتی قسەی هەبێ قسەی بڕوە لە دام و دەستگاکانە بە ڕێوبەرێکی چاک بێ پەرلامانتارێکی چاک بێ سەرکردەیەکی چاک بێ من ئەو ئازادی عالم لە قەڵای دمدما کە داستانەکانە لە دەستانەکانمانە داستانی جوانیان پێشکەش کردووە مەسەرەن سەرکردە بووە ئێستا کە تۆ وەکو ئەفەرمووی ئەڵێ ئافرەت هەیە ئێستا شکر ئەو ڕەوشە نەماوە چکە ئافرەت دیتر شۆڕشێکی کرد وتیتر تەواو من هیچم لە پیاو کەمتر نییە ئەبێ منش بێمە دەرەوانێ ئازادیەکم هەبێ نەک ئەو ئازادی کە پێم وتی ئیستیغلال کرێ بۆ شتی تر نە ئەو ئازادی کاڵێ من توانام هەیە سەرکردە بم سەرکردەیەکی باش بم توانام هەیە بەڕێوبەرێکی باش بم توانام هەیە ژینگە دۆستێکی باش بم توانام هەیە قسەم هەبێ لە ناو کۆمەڵگەیە لەگەڵ ڕێز و حرمەتما ئێستا زۆر شت کە وەکو پێم وتی بە ناوی کچە مۆدیل و بە ناوی چی پێڵەن ڕیکلام بۆ جلوبەرگ و بە ناوی ئەوە من ئەوە لەگەڵ ئەوەیانیم من ئەگە زۆر جار سەیری گۆرانی بێژەکانەکەم گۆرانیڵن حرمەتم هەیە بۆ گۆرانی بێژەکان ئافرەتەکان چی پێڵن گۆرانی بێژێکە لەن تێکستەکەی تێکستە نە مۆسیقاکەی مۆسیقایە بەڵام کەسێرەکەی مەجموعەیە ئافرەت بووە بۆی خەڵک سەرنجی ڕابکێشێت و بەرنامەکەی بەوەی کاتۆکەوەمە بە کاڵاکردنی ئافرەتە هەنێ چی پێڵەن گۆرانی بێژیشمان هەیە نە کلیپەکانی نە ئافرەتیشی تایە و نە هیچ شتێکیشی تیا و گۆرانی بێژێکی زۆر سەرکەوتووە ئەو خەڵکی زۆر زیاتر گوێی لێگرێ کەواتە من ئەوەی کە ئەڵێم بە کاڵاکردنی ئافرەت من لەگەڵ ئەویانم ئەو ئافرەتانیش خۆیان ئەتوانن ئەوەی خۆیان خۆی ئەم با کاڵاکردە دەستگایەکی لە پشتۆی بڵێ تو نەڵێ ئەمە یەک دووهەم ناحی مادیەکەیەتی تۆ سەیرێکە لە هەمووی زۆری بۆ مادێ یعنی مادەکەی
پێش کللتورەکەی خۆی خستووە ئێمە هەمیشە ئابێ پارێزگاری لە کللتوری خۆمان کرد ئەدەبی خۆمان ئافرەتانی ئێمە چۆن ژیاون ئەفرەتانی ئێمە ئافرەتێکی سەنگین بوون سەلار بوون شخصیەتیان هەبووە بەڵام ئەو لە پێناوی دەستکەوتێکی مادیایکە سیرەکەی لە پڕێکە ئەبێ بە ساحبی سیارەخان و من نازانم من خۆم 33 ساڵە مامۆستامە تا ئێستا کرێچیم نم بۆ ئەو پارە لە کۆ هێنن کەواتە ئەگە ئەمە دەستێکی لە پشتەوە نەبێ ئەگەر دەستێکی نەبێ من ئەمە بە تێگەڵ تێکشێواندنی شکاندنی کۆمەڵگەی کوردی دانێن بەداخەوانێ ئەوە ڕێگری لەمانە بکرێ چی پێڵە نێڵن پێگەی ئافرەت چکە ئافرەتی ئێمە سەلار و سەنگینە هیوادارم ئەو کللتورە جوانە ئەو پێگە جوانە بگەڕێتەوە ناومانە ئەوانەی کە دەستیشیان تیاتی من بالفعل تێڵم دەستێک کەوتیاتی کە ئەمانەیانێ بۆ شێواندنی کۆمەلگە و بۆی خەڵک مەشغوڵ بێت و خەیاڵی لە لای ئەوان نەبی ئەوان چیەکەن چی ناکەن من ئەمە بۆ داپەشینی هەڵەکانی خۆیانە کوردی ئێمە بە کللتور و بە سەنگینی ئافرەتیان سەنگ و قورسی خۆتان لە دەستمێن لە پێناوی دەستکەوتێکی مادیە با هەروە بە جوانی بمێننەوانەیە و هیوادارشم ئەو کەناڵانە هەندێک کەناڵ هەیە بەڕاستی هەر نازانم ئەوەی کە سەیری کچە مۆدیل و ئەوەنە کە سەیری ڕێکلامی جل و نازام چی بۆ شتەکەن ئەوەنە شتێکی تیانێ ئیسیفادێتیا بێ سی بەرنامەکانیەکەی هەموو بەرنامەکانیان دووبارەیە مجموعەیە ئافرەتیان داناوە هەتا شێوازی قسەکردنەکەیان شێوازی هەڵ زۆر زۆر دوورە لە کللتورە جوانەکەی ئێمەوە ئافرەتی کوردی ئێمە ئافرەتی سەنگینە ئافرەتی شێڕ و شۆڕژگێر بووە ئافرەتی بەتوانە بۆ ئافرەتێ بۆ توانیوێتی خۆی پێگەی خۆی دروستکە بەداخەوە حەزەکەم ئەوە کاڵ نەبێتەوانێ ئێمە هەر بە جوانی ئەبێن هەر بۆ کللتوری خۆمانەوە جوانین ئەو دەستگایانش کە ئەمە لە پشتێتی دڵنیا بن مێژوێکی ناشین بۆ خۆیان تۆمارەکەن چکە ئێمە مێژوێکی زۆر جوانمان هەیە عادەت و تەقالیدێکی زۆر جوانمان هەیە ڕاگەیاندن زۆر مهمە چکە تەلەڤیزۆن ئەچێتە هەموو ماڵێکەوانێ هەموو چینێکی تیا هەر لە چینی خوێنەوارەوە هەچی هەر لە چینی کەم خوێنەوارەوانێ هەر لە چینی دەوڵەمەنەوە هەر لە چینی فەقیرەوە تیاتیکەواتە ڕاگەیاندن دەورێکی زۆر گرنگی هەیە بەداخەوانێ هەنێ ڕاگەیاندن کە سەیریەکەی من لێرەوە بۆ خۆم خەفەتی پێخۆم ئافرەتێکی هێنێ دایانێت و لە پێناوی دەستکەوتنی مادەیە یعنی مادەکەیان لەسەر و کللتورەکەی خۆیانەوە داناوە کەمە شتێکی هەڵەیە ئەمە تاوانە ئەمە مێژوێکی ناشین بۆ ئێمە تۆمارەکە هیوادارم ئەو کەناڵانە یعنی ئەگەر من بەڕاستی ئەگەر من دەسەڵاتێکم هەبووە ئەم هەموو کەناڵی کە هەیە زۆریم داخست کەناڵێک لە خزمەتی منانە بێ کەناڵێ بەرنمەیەکم بۆ دانەنێ باسی کللتوری خۆم کە بەرنمەیەکی زانستیم بۆ دانەنێ بەرنمەیەکی وەرزشیم بۆ دانێ من چی ماوە لە بەرنمەیەکە من کەناڵی وا هەیە سێ بەرنامە هەیە بەس چێژلێنانە چێژلێنانش ئەو چێشتەشی لێنی ئێمە هەموم ئەزانین مەطبەخی کوردی چێشخانەی کوردی هەر لە کۆنەوە چێشخانەیەکی دەوڵەمەند بووە دانیشتۆ یان کەناڵێک دانیشێ پرسیاری زۆر بێ ئەتەکێتەکەن لە یەکتری زۆر جاریوە ئەو پرسیارانە خۆیان بە خۆیان نازانن شکاندنی خۆیانە ناڵێم زۆر پرسیار ئەکرێ ئەسڵەن زەربە ئایا لە کەسایەتی ئەو ئافرەتە یعنی من بەڕێی من ئەو دەرخستنەی ئەو ئافرەتە دوو جار بەر توندوتیژیەکەوێتەوە جارێک توندوتیژی بەرامبەر کراوە لەلایەن کەسێکی نەفز نزمەوە بەڵام جارێکی تر کە تۆی هێنیتەوە بیشانیەیتەوە کۆمەڵگەیەکین ئێمە بڵێیت و نەڵی لە کۆمەڵگەیەکین هەمومان کۆمەڵگە بێرکردنەوەی جوانمان نییە هەمومان لە هەفتامان بە چا حکومەین بە عقل بە مێشک حکم ناین کەواتە دوو جارە ئەو ئافرەتە بەر ئەشکەنجاکێتەوە خۆت و ئەشکەنجە چییە تۆ یەکێ ینی جارانەیان و پندێکی پێشینان هەیەڵێ جێ گول لە چاکە بێتەوە بەڵام جێ قسە چا نابێتەوە تۆی هێنی ئەمە ئافرەتە ئەرزەکەی دایانی بە خەڵکەکاڵی ئەمە ئەم تاوانەی کردووە ئەوەیە ئەوە غەڵەتە ئەو ئەتەکێتی ڕۆژنەماوانی نییە یعنی بەڕاستی ڕۆژنەماوانی ئەبێ ئەتەکێتی هەبێ ئێوە شێوازی پرسیاری هەبێ من زۆر جار بێژەر هاتۆتە لام پرسیاری کردو جوابم ناوەتەوە وتمەوە ئەو ئەتەکێتی پرسیارکردن نییە یعنی ئەمە دەرخستنی ئەو تاوانەیە یعنی تۆ بۆ دەریەخەی لە پێناوی چیە دەریەخەی لە پێناوی ئەوەی کە دەستکەوتێکی مادی و دەستکەی بەڵام تۆ لەلایەکەوانێ جارێکی تر ئەو داماوە بەرتوندی توژێکێتەوە بەر قسەی خەڵکەکێتەوە بەر ئەوواکێت دەتوانێت لەبەرەوە دەستگای ڕاگەیاندن بەڕێی من دەستگایەکی زۆر گرنگە یعنی پەروەردە یعنی چۆن تۆ پەروەردەیە ئەو کەسانی کە ئەچنە بواری ڕاگەیاندنەوانەیە دەوراتیان بۆ بکرێتەوە شێوازی پرسیارکردنەکەیان زۆر پرسیار هەیە کە زانی کردوێتی ئەو پرسیارانە نەکات
پێی بڵێ نابێ ئەو کەسنوری بۆ دانێ بۆ پرسیارەکانی یعنی جاری وایە ڕێز و حرمەتمە پرسیاری واکەن لەگەڵ ڕێز و حرمەتمە هیچ ئەتەکێتێکی پرسیارکردنی تیادیان نیە بگرە زەرەریشی لێیە لەبەرەوە من هیوادارم دوای ئەو ئەم هەموو کەناڵە هەیە ینی بەڕاستی نازانم ئەمەنە کەناڵ زۆرە ئەمەنە کەناڵ زۆرە سەیرەکەی بەرنمەیەکی نە بەرنامەی تەرفیهەکەیان بەرنمەیە لەگەڵ حرمەتمان بۆ زۆریان بەرنمەیەکی مێژووییتیانێکا کە من بەرنامەی مێژوویم بۆ دانێ با مناڵەکانم خەڵکەکە مێژووی وڵاتەکەی خۆی بزانێ بەرنمەیەکی کللتوری خۆمم بۆ دانێ کە ئافرەتەکانمان چەند سەنگین بوون وەختی خۆی چۆن جیاون چۆن چند بەشانی براکانیانیشیان کردو بەرنمەیەکی وەرزشیم بۆ دانێ بەرنمەیەکی کشتتوکاڵیم بۆ دانێ کە ناوچەکەی ئێمە ناوچەیەکی کشتتوکاڵیە کاتە لە جیاتی ئەم بەرنامانە ئەتوانن بیگۆڕن بەو بەرنامانە ئەدوا پەیامم ئەڵێم دەستخۆشی لە ئێوەکەم لە شتان ساغ بێ هیوادارم ئەم قسانەی کە من کردم نەبێتە جێگای نیگەرانی هەندێک کەس بەڵام ئەوە واقعە ئەوەیە من دەستەخەمە سەر برینەکان ئەوە برینەکەی تیماریکە